ئەم پرۆژەیە لەو سەرچاوی گرت کە هەمیشە کۆبەندی ژنان دەتوانن پشتگیری لە ژنان کردووە لە هەر پلە و پۆست و پایەیەکا بێت، بەڵام ئەم جارە جگە لە پشتگیریەکان ویستمان داواکاریمان هەبێت لێیان. ڕاستی داواکاریەکانمان ئەوە بوو جگە لە ئەجندا حەزبێکی خۆیان، جگە لە ئەجندانەتەوەی و نیشتیمانێکی خۆیان پێویستیە کرد کە ئەجندایەکی ژنانە، ئەجندایەکی جەندەریان هەبێ، ڕاستی کار بۆ قەزیە گەرمەکانی ژن بکەن. ئەمە زۆر گرنگ بوو لە لای ئێمە، بۆیە ئەم بیرۆکەیە لە دوای ئەنجامدانی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەم بیرۆکەیە بە مێشکی ئێمە هات. ناوەڕۆکیەوە عەقدە پێک هاتبوو لە 3 خاڵ. خاڵی یەکەم با بڵین یەکێکیانەوە بوو کە ئەتوانین بڵین ئەجندا حەزبەکان ڕێگر نەبێت لە جێبەجێکردنی ئەجندایەکی جەندەری. خاڵێکی ترەوە بوو بتوانن کار بۆ کەمینەکان بکەن. خاڵێکی تر ئەوە بوو بتوانن دەستیان هەبێت لەو پرۆژە یاسایانەی کە تایبەتە بە ژن، ئەگەر لە دژی ژنت لە دژی بوەستنەوە و ئەگەر لەگەڵ ژنایە و پشتگیری بکەن و پاڵپشتی لێ بکەن. ئێمە بۆ چەند کاندیدێکمان نارد، بۆ هەمویانمان نەنارد، بەڵام ڕاستی لە هەموو محافەزەکانە تەنها لە سلێمانی یەک کاندیدی سەربەخۆ هات بەدەنگیەوە. لەگەڵەوەی ئەوان هیچ ڕوونکردنەوەیەکیان نەیە و هیچ وەڵامێکیان نەبووە بۆ ئەمە، بەڵام بۆ چوونی ئێمە ئەجندا حەزبێکیان ڕەنگە ڕێگر بوو بێت لەوەی کە ئەوە ئیمزا بکەن. لە ئێستاە سەردانیانەکەین و پیرۆزباییان لەکەین و بە تەماین پەیوەندێکی هاوڕێیانیان لەگەڵا بەستین بۆ ئەوەی کە بتوانین ئێمە بڵین دەنگی ئێمە لەوەیە، ئەو ژنانە وەکو دەنگی خۆمان بنێرین. ئەمە خاڵێکی تر ئەنجامدانی پانێڵێکی کراوەیە بۆیان سەبارەت بم پرسە جەندەریانە، ئایا ئەوان لە پەرلەمان نیازی چیان هەیە، یعنی ئەمە پرسیارەکانی ئێمە بێ بۆ ئەوان، ئایا ئەوان لە پەرلەمان نیازی چیان هەیە و چۆن کارەکەن بۆ بەرەو پێشبردننی قەزیە ژنان.